سڵاوم کاتتان باش ئێوارێ ئەمڕۆ جارێکی دیکە ژمارەیەک درۆن ئاراستەی سنووری پارێزگای هەولێرکران ئەمجارە لە هەریر لە ناوچەی هەریر ئاراستی ئەوێکران چکە سەربازگەی هاوپەیمانان لەوێن من دەمێ هەندێک زانیاری باسکەم سەرچاوێک لە هێزەکانی ڕاوێژکاری لە هەولێر لە بەمەست لە هێزی هاوپەیمانانە ئەوەی فێڕاگەاندوین کە فرۆکێکی بێ فرۆکەوان هەڕەشەی لە هێزەکانی ڕاوێژکاری هاوپەیمانانی نێودەوڵەتی کردووە و دەڵێ سیستەمی ڕاداری بەرگری ئاسمانی عێراقی ژمارەیە کە فرۆکەی بێ فرۆکەوانی نزمیان بینیوە کە بەرەو ڕۆژئاوا دەفرین و بازەوە دەکە دەڵێن کە ئەمانە ئاراستەی هەریر کراون بەڵام تێک شکێنراون هیچ زیانێکی نەبووە دەبێت ئاماژە بۆ شکەم کە ئەمە جاری یەکەم نییە ئەم فڕۆکەی بێ فرۆکەوان ئاراستەی هەولێر دەکرین دەتوان بریم زیاتر لە 10,000 ئەم فڕۆکەی پێ فرۆکەوان فرۆکەخانە و دەوروبەری فرۆکەخانەی هەولێر و جارێکیش بەڕێگای پیرمام لەوێەوە کە تێشکێنراوە و ئەم جارە هەریر و جارێشتیش لە هەریر بابڕێن ئاڕاستی ئەوێ کراون بەڵام لەلایەن بابڕێن سیستەمی موشک ئەم جۆرە درۆنانە تێشکێنراون بەڵام لە ڕابردوودا هەندێک زەرەر و زیان هەبووە تەنانەت قوربانیشی داوە و لە ناو فرۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە بەشی فرۆکەخانەی سەربازی هێزی هاوپەیمانە لێ هەیە لەوێ خەڵک هەبووە بەهۆی ئەم بردومانی فرۆکەی بە فرۆکەوان جانی دەستا و دەبێت باسەکەم لە ڕابردوودا لە نزیک فرۆکەخانە بەر چەند ماڵەت شکەوتووە چەند کۆمپانیایان و لەوێ شەقامەکان تێشکێنراون و زیانیان هەوە بەڵام ئەوەی ئەمڕۆکە باس دەکرێت لە ناوچەی هەریر بووە دەبێت ئاماژە بۆ شکەم لە ماوەی ڕابردوودا کە کاتێک جمزۆلی سیاسی لە شەقامی عێراقی گەرم دەبێ و تون دەبێ هێزبوونیانە سیاسیەکان جمزۆلی داعشیش زارشتر سەر هەڵدەداتەوە و ئەم جۆرە درۆنانە ئاراستەی شوێنە جیازیەکانی عێراق و هەرێمی کوردستان دەکرێن